خۆشەویستانم جارێک دەسڵاتان لێبێت و بە خۆشحاڵەوە بەردەوامە لە پێشکردنی پرۆگرامەکەمان کاک کامێر سڵاوت لێبێ. لەسەر مەسەلەی کەرکووک و گوتاری ناسیۆنالیستی کوردی لە کەرکووکە ئەمەوێت ئەوە بپرسم کورد جگە لەوێ جگە لەوەی ڕاستە سرودی ئەی ڕەقیبی هەیە و ڕاستە کۆمەڵەیەک هەستی نەتەوایەتی لە کەرکووکە ئیشەکە لەلایەن کوردەکانی کەرکووکەوە بەڵام بە نەتیجە گوتاری ناسیۆنالیستی کوردی پێشتر و ئێستاش جەختکردنەوەیکی بەردەوامی هەیە لەسەر برایەتی کورد و تورکمان و ناوبردننی شاری کەرکووک بە شاری پێکەوە ژیانی برایەنە و کۆمەڵک چەمکی لەم شێوانە ئایا بۆ ئەمە تعبیر لە گوتاری ناسیۆنالیزمی کوردی ناکات بەڵام تەنها سرودێکی وەکو ئەیڕەقیب بە گوتارێکی تندڕەوی شەفێنانە ناوە بیت. بەڵێ کاگومێت ئەمەوێت بە تۆزێ بەوردی لەسەر ئەم مۆزوع قسە بکەم. کاتێک کە سیاسەکانی کورد لە دوای ڕوخانی ڕۆژەی باسەوە یانەوەی کە ناسراوە بە پرۆسێسی ئازادکردنی عێراق چوونە کەرکووکەوانێ وتارێکی یەکگرتومان نەبوو. هەمومانەوە حقیقەتە دەزانین زۆر دوور نییە یەکێتی نیشتیمانی دەستی بەسەر شاری کەرکووکە گرتە بوو زیاتر لە پارتی دیموکراتی کوردستان. من ئێستاش لە یادمە لە لایەن پارتیوانێ لە ڕۆژنامەکانی تورکیشدا هەر ڕەشەیەوە کرا ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەحب نەکاتۆ لە کەرکووک لێ دەدەین. ئەنی ئەمە بوونی هەیە واقعەتە بە وتارێکی جیاوازەوە چۆ کەرکووکەوانێ و تا ئێساش ئەو گوتارەیەکی نەگرێتوانێ. سەبارەت بە سیاسەتی کوردی ئەوەی کە پێڵێن کێدش پۆلیتیک لە ناو کەرکووکدا لە شەڕی عێراقدا ئەم دوایە کە ئەمریکا ڕایگەیان ئەمریکا بەس بە سیاست و بەس بە تانک و تۆپ و بە عسکەری نەیکرد. ئەمریکا سەدان ئەنترۆپۆلۆژیست و سەدان سۆسیۆلۆجیستی بە ئینگلیزیڵێ ڕکروت کرد ینی تەجنید کرد بۆ ئەوەی خزمەتی ئەم پرۆسێسە بکە. لە کوێی سیاسیەکانی کوردیە لە کوێی ڕیکۆردی ئەم سیاسیانەی کووردا هاتووە پرست و ڕا بە دوو ئەنترۆپۆلیزمان با بڵین نییە سۆسیۆلۆجیستمان نییە بەڵام لای کەم بە دوو ئەکادمیستی کورد بە دوو ڕۆشنبیر و نووسەری کوردکەن ئەرێکاکە لە کەرکووکدا ئێمە چی بکەین؟ ئێمە بەم گوتارە ناسیۆنالیستە خێڵەکەی لە شاخەوە داومانە بە کۆڵمانەوە هێناومانە بۆ کەرکووک دەکرێت کەرکووک بجێڕینەوە بۆ سەر هەرێمی کوردستان ئەوە بوو مادەی 140 دانا تەنها یەکێتی پارتی پرسیان بە حیزبەکانی تەنها تریژ نەکرد لەناو حیزبەکانی خۆشیانە پرسیان بە ڕێخستەکانی خوارەوان نەکرد بەس قیاداتی سیاسی باڵا لە هەردوو حیزبەکە دوایی گواستیانە بۆ مادەی 140 مادەی 140 گوایە جێبەجێکردنی ئەو وینان دەبێت قۆناغان دەبێت کە تعریب و تەبعیس و تەرحیل و تەسجیل کە ئەمە بە ئینگلیزی پێ وترێت ماس دیپۆتیشن کە حکومەتی بەعس کردوێتی لە قۆناغە جیاوازەکان لە چەندەیەکدا دژ بەگەلی کورد ئەمانە هەمووی ڕاستە. ئەو هەموو زوڵم و ستەمە نەتەوایەتی کە حکومەتی بەعس و حکومەتە یەک لە دوایەکانی عێراقیش کردویانە کە ئەسڵەن پێش بەعسیش تعریب دەستی پێکردەوە لە پەنجاکانەوە لە چلەکانەوەی تعریب دەستی پێکردەوە زووتریش بگرە لە سیەکانەوە دەستی پێکردووە لە حەویجە و ناوە گوتارێکی سیاسی تندڕۆی نەتەوەییمان هەیە لە کەرکووکدا. من ئەمەیە بگەڕێمەوە سەر ئەو ئاڵە ئەو سرودی ئەی ڕەقیبە چۆن تۆ ئەتەوێ بە سرودی ئەی ڕەقیبێک کە شۆڤینیزمی لێ ئەچۆڕێتەوانێ دڵی عەرەبێک دڵی تورکمانێک دڵی ئەرمەنیەک ڕازی بکەی بەوەی کە دڵی بەوە خۆش بێتەوە سەر هەرێمی کوردستان چۆن بەو ئاڵایی کوردەوانێ کە ئەو ئاڵایە لە سەردەمی جەمعی تەعالی کوردیەوانێ دواتر لە سەردەمی قازی محەممەدا ئاڵۆگۆڕێکی بەسەرا هاتوو لەم حکوومەتی ئێستاشدا کراوە بە ئاڵای کورد ئەوە ئاڵای کوردستان نییە وشەی تۆسیزی ئەڵی کوردستان کۆمەڵی ئەسنێکی تری تیاژێ کۆمەڵی ئاینی جیاوازی تاژێ کۆمەڵی مەزهبی جیاوازی تاژێ کۆمەڵی سێکتی جیاوازە ناو کۆمەڵگەی کوردیدا هەیە تۆ چۆن ناوی دەنەی ئاڵای کوردستان لە چ ڕێفراندێمێکی گشتیشدا ئەمە یەک لایش نەکراوە مە قاراتی سیاسی ئەم حیزبانەیە. من پێم وایە لە ڕووی ئەنترۆپۆلۆجیەوانەیە شتێک هەیە دەڵێ هەر کاتێ سیاسیەکان و مێژونووسەکان لە کێڵگەیەکدا فەشەلیانێنا ئەوان دەقوچێنن ئەنترۆپۆلۆژیستەکان ڕووی تێ دەکەن سۆسیۆلۆجیستەکان ڕووی تێ دەکەن ڕۆشنبیرەکان قسەی لەسەر دەکەن بەڵام ئەمە تا ئێستا لە کەرکووکە ڕووی نەداوە تا ئێستاش قسەی یەکەم هەر ئەبێ سیاسەکان خۆیان بیکەن هەر دەبێت کاکامیارێکێک لەو دۆخانەی کە لە کەرکووکە سەرنجمان ڕاکێشەوە پەیوەندی بە گوتاری ناسیۆنالیزمی کوردیەوە هەیە لە کەرکووکە ئەویش ئەوەیە کە خەڵکی کورد لە کەرکووکە لە خۆرۆشانێکی نەتەوەیی بەربڵاوایە ئەو دۆخە نەتەوەیی کە لە سەرەتای ڕاپەڕینە لە هەرێمی کوردستان و شارەکانی سلێمانی هۆلێر و دۆهۆکە هەبوو بە نسبەیەکی جیاواز وەک دەگوتر لە کەرکووکی شابوونی هەیە بە معنایەکی تر خواستێک بۆ مەسەلەی نەتەوەیی بوون خڕۆشێک بۆ مەسەلەی کوردبوون و کوردایەتی لە کەرکووکە هەیە وەکو
هەمووکو هەوەیەک بەرامبەر بەو زەختە بەرەفراوانی عەرەب لە دایان ساڵی ڕابردووە لە سەریان بۆ هەمووکو ڕێگایەکیش بۆ پارێزگەری لەکردنیان لەلایەن نەتەوە باڵادەستەکانی تری کەرکووکەوەکو عەرەب و تورکمان کە هێزی حکوومەتی عێراقیان لەگەڵایە. ئایا ئەمە پێویستەیەکی بابەتی ناخۆڵقێنە کە کورد بە گوتارێکی نەتەوەی ڕوو لە کەرکووک و ناوچەکانی تر بکە مادەم ئەو خەڵکە پێویستێکی بە خڕۆشێکی نەتەوەی و خواستێکی نەتەوەیی نەیمرێنی بەڵکو گەشەی پێ بدەیت. جوانە باوس وەکو یەکێ لە ئەنترۆپۆلۆژیستانەی کە قسەی لەسەر کێشە نەتەوایەتەکانی نێوان پێکاتی جیاوازەکانی کۆمەلگا کردووە لە زۆر شوێنی دنیادا نمونێکی زۆر جوانی هەیە دەڵێ کاتێک کە نەتەوە جیاوازەکان ئەڵقە جیاوازەکان ئێستێکە جیاوازەکان بە یەکەوە بژێت لە شوێنێکە لە کۆمیونیتیەکان لە شارێکدا هەر یەکە ڕوو دەکات لە ئێستنۆسنتریزم ینی گەڕانەوە بۆ ئێستێکی خۆیان بۆ عرقی خۆیان بۆ ڕەگەزەکەی خۆیان ئێستا کورد گەڕاوەتەوە بۆ لای ڕەگەز و جەخت لەسەر وتاری نەتەوەی تونندڕەوانە دەکاتەوە جەخت لەسەرەوە دەکاتەوە کە دەبێت ئێمە وەکو کورد هەوڵ بدەین وەکو کورد دەبێت خەباتکەین وەکو کورد دەبێت لیستیەک بوونمان هەبێ وەکو کورد دەبێت دیارە بۆ عەرەبیش بە هەمان شێوە بۆ تورکمانیشمان بەڵام ئەمە خەتای چییە؟ ئەمە خەتای گوتاری سیاسی تونندڕۆیانەی کوردە. ئایا بەمە دەگەین بە شۆ؟ من تێڕوانینێکی جیاوازم بۆ کەرکووک هەیە. من پێشم وایە ئەگەر کورد پەلە بەم پەلەپەلەیە و بەم گوتارە حەماسی و بەم درێژدا درێەوە بەم ئەنجهێتەیە ینی کە من ناوم ناوە کوردە ناموسی تۆ سەریکە لە هەموو مێژووی کووردا کە کاتێک کەسێک سیاسێک حیزبێک وتارێکیان بەیانامەیەکیان تێڕوانین بڵاوکاتەوە ڕێی خۆی ناگۆڕێت. ئەم قیرسی چمەیە ئەم کوردە ناموسیە جەختکردنەوە لەسەر یەکشت تا سەر مەلەفی کەرکووک مەلەفی مادەی 140 بەرەوە ناچی حل بێت بۆ دەبێت ڕێگە چارەیەکی تر نەکەین. جەلال تاڵەبانی وەکو سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی ڕووخانی بەعزدا شتێکی باس کرد گوایە پارێزیەکانی عێراق بکرێن بە هەرێم هەت دانەدانیان بکرێن بە هەرێم هەر زوو لەژێر گوشاری ناسیۆنالیزمی کوردیدا هەر زوو لەژێر گوشاری سیاسی پارتی دیموکراتی کوردستان و هەندێک حیزبی تردا پاشەکشەی کرد. تەنانەت یەک کادری سیاسی ئەم حیزبەی یەکێتی جورئەتی ئەوەی نەکرد داکۆکی بە وتارێک داکۆکی لەو بیر و بۆچونەی جەلال تاڵەبانی بکات. من پێم وایە جەلال تاڵەبانی ئەوسا عەقلانیانە بیری کردەوانێت کە ئەگەر کەرکووک بکرێ بە هەرێمێکی سەربەخۆ قازانجی بۆ کورد هەیە لە ئێستاشدا و في الحاضر و في المستقبل. کورد بە گوتاری نەتەوەی لە کەرکووکدا بۆ گەڕانەوەی مادەی 140 ئەبێ وەکو مەسەلەکەی تارق عزیز چۆن ئەیگو بۆ کوردەبێ بۆ ئێمە بۆ ئەندەلووس ئەگرین کوردی شەرەبێ بگرێ هەر ئەم کوڕوزانە و لە خۆدان و هاتۆ سەیزی ئەم چەمکی دابڕاوە بەکارێن ئەمە لە خۆدان و کوڕوزانەوەیە ئەمە شین و شەپۆڕکردنە ئەمە هیچ لە دەست نەهاتنە. تۆ ناتوانانی لە ئەدەبی عەرەبی و ئینگلیزیە وشەی دابڕاونی بەس بۆ شارعی کوردی بەس بۆ شەقامی کوردی بەس بۆ جێرکردن و گەوجاندنی تاکی کورد و شەقامی کوردی ئەمە بەکاردێنین. بەڵام ئێمە توانین سەرنجی ئەوە بین کە مەسەلەی کەرکووک دڵی بسوودنەوەی نەتەوایەتی کوردە لە عێراق شاری کەرکووک و حەلبوونی شۆڕشی ئەیلول هەرسێنانی ئەو شۆڕشە بەهۆی مەسەلەی کەرکووکەوە بووە یا بە معنایەکی تر مفاوەزاتی کورد لەگەڵ بەغایە هەمیشە لەسەر مەسەلەی کەرکووک نەگەشتوتە ئەنجام. دانان بە هەرێمکردنی کەرکووک وەک چۆن بەغدا و بەسرە و شارەکانی تر ئەکرێ بە هەرێمێکی سەربەخۆ هەمیشە ئەو شعورە لای ئینسانی کوردستەکە کە بۆ زەمانێکی دوور و درێژ کەرکووک لەدەست ئەچێ. ئەم هەستە لای تاکی کورد و لای لە گوتاری ناسیۆنالیستی کوردیا بەڕێی تۆ تا چەند هەستێکی ڕاست و بابەتیە. پێش هەموو شتێک من پێم لەیەوە بەدەستکەین شۆڕشی کورد لە 75 کاش بەتاڵی پێکراوە گوایە لەسەر کەرکووک بووە. مفاوەزاتی یەکێتی نیشتیمانی لە 85 کە هەرەسی هێنا لەگەڵ حکومەتی بەعزدا گوایە لەسەرەوە بۆ بکردن. ئەمە زۆر دەدرێتەوە بە چاوی شەقامی کوردیا بە دنیای کوردیا بە لە سەقافەتی کوردیا لە ئەدەبی کوردیا ئەمە زۆر دووبارە بەڵام ڕاستێکی مێژوویشەوە ڕاستیەکی مێژوویە بەڵامایە تۆ پێ دوایە یەکێتی و پارتی بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان پێ دوایە خەمی کەرکووکێتی. من لە تۆ دەپرسم لە بینەری ئەم بەرنامەیەمان دەپرسم کاتێک کە بازرگانێک ئەگەر کاسبێ بکات کە بزانێ 100% زەرەر دەکات نەتیجەکەی ئایا دەیکات؟ پارتی دیموکراتی کوردستان بە گەڕانەوەی کەرکووک کۆتایی بەو هەژمونە سیاسی و عەسکەری و کولتوری دێت. چۆن ئەمە دەکات؟ کەرکووک بە حەقیقەت واشە تا ئێستاشی لەگەڵا بێت زۆرینەی هەرە زۆری خەڵکی کەرکووک مەیلیان بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستانێت دوای یەکێتی اینجا کرێ بڵێ گۆڕان دوای گۆڕان دەکرێت بڵێ بۆ ئیسلامیەکان اینجا بۆ پارتی دیموکراتی کوردستان.
ئایا پارتی دیموکراتی کوردستان ئەم وتارە حەماسیە کە لەسەر مایکرۆفۆنەکان و لە کۆبوونەوەکانە و لەگەڵ بانکیمون و لەگەڵ ئەمریکای دەڵێ ئێمە هەر دەبێت مادی جێبەجێکی ئایا لەسەر ئەرزی واقع ئەمە بوونی هەیە؟ ئایا ئەم گوتارە هەڵخەڵەتانی خەڵک گوتاری هەڵخەڵەتانی خەڵک تاکەی درێژەیە بێ؟ من دەڵێم ئەگەر کوک بکێ بە هەرێمێکی سەربەخۆ کورد بۆ زەرەر دەکات بۆ لە دەستی دەچێت یەکجاری ئەگەر وابەستەیکەین نەگەڕێن بدەی وابەستەی مەکەین لە پارەوانێ بەڵام بەر لەوەی لەسەر بەهرێم کە دەقسە ئەمە پرسیارێکت لە بکەم ئەرگۆمنتی تۆ چییە بۆ ناوبردننی ئەو گوتارە نەتەوەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و هەندێک جاش لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە گوتارێکی ئەخڵەتێنەر لە کاتێکا جێبەجێنەکردنی مادەی 140 کە تۆوەکو ئەرگۆمنتێک باسی وەکو بەڵگەیەک باسی بکەی بە تەنها لە ئیرادەی کورد و پارتی دیموکراتی کوردستان نیە بەقەدەوەی لە ئیرادەی لایەنی عەرەبی و هێزا ئیقلیمیەکانش بەشدارن لە مەسەلەی کەرکووکە. باش لەسەر ئەم هەڵخەڵەتێنەرە منەوێت جەختی لێ بکەمەوە با لە پام مالکیەوە دەست ببین. مالکی حماسی نەتەوەیی، حماسی عراقی بوونی، حماسی نیشتیمانی بوون وای لێ ناکات کە بێت هێزی دیجلە دروستکات و بێت دەبابە و تانک و هەمەر بنێرێ بۆ ناوچە جێناکۆکەکان بۆ ئەو سنوورانی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەینا. شتێکی تر وای لێ دەکات. هەندێک دەڵێن ئێرانە، هەندێک دەڵێن گەمەیەکی ئەقلیمیە، بەڵام گەمەیەکی حەقی ئەوەیە کە دەیەوێت سەرنجی شارعی عراقی ئەو ئازانێ شارعی کوردی لەدەست چووە سەرنجی شارع عێراقی بە تایبەتیش ئەو سێکتە سونیەی لەدەست نەچیان لای کەم لە هەڵبژاردننی داهات و داینیکە ئەنی بەواتایەکی تر گەمەیەکی سیاسی بۆ مالکی بۆ کوردی شەروایە کاک ئومێد کە ئەڵێم گوتارێکی هەڵخەڵەتێنرە بۆ کورد من بۆ پارتی قسەم سر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێم شەڕەکە پارتیش نایەوێم شەڕەکە ئەم شەڕە ڕوژ نادات ئەم شەڕە مۆبەڵایزکردنی هێز و ناردنی هێز بەم شێوە عسکەرتاریە عەشایریە کە بە کامێری ڤیدیۆ دەیگرن و هێز دەڕوات و گۆرانی بێژ و خەڵک هەڵپەرکیان بۆ دەکات نە هێز ناردن وا دەبێت نە شەڕکردن وا دەبێت نەکەرک و گێڕانەوە دەبێت ئەمە گوتارێکی خێڵەکیە دووبارە فۆرمەڵایزەکەنەوانێ بە دیدێکی ناسیۆنالیزمی بە دیدێکی نەتەوەیی ئەیفرۆشنەوە بە شەقامی کوردی خەڵکی کوردتاکی کورد لە هەرێمی کوردستانە لە سلێمانی و لە هەولێر ئەوەندەی خەمی ژانێتی بە تایبەت نەوەی نوێ ئەوەندەی خەمی ژانێتی خەمێکی ژانێکی باشتر عەدالەتی کۆمەڵایەتێتی ئەوەندە خەمی ئەم هاژوو و ژوو کەف و کوڵە حەماسەتەی یەکێکی پارتی نییە لێرەوەی منەڵێم گوتارێکی هەڵخەڵەتێنەرانەیە ئەمەی دەکەن. بەڵێ لە مەسەلەی بەهرێمکردنە بالێت لێر بپرسمەوە بەهرێمکردنی کەرکووک ئەتوانێت چ سوودێکی بۆ گەڕانەوەی کەرکووکە بێ بۆ سەهرێمی کوردستان لە کاتێکە کە بەهرێمت کرد فۆرمێکی یاسایی کارگێڕی سیاسی تازەی پێدەی جایە لە فۆرمی کوردستانی بوون. زۆر باشە منیش ئەمەوێت لەیەوە وەڵامت دەمەوانێ لە ماوەی ساڵێک زیاترە بێت دەوڵەتی نەتەوەیی گوتاری نەتەوەی دووبارە حەمازە دێتەوە دەمەزەر دەکێتەوە هەتاوە بوو لە میدیاکانە وایان باس کرد سەرۆکی هەرێمی کوردستان دێتە سەر مایکرۆفۆن و سنگی دەرەپەڕێنێ و گوتاری نەتەوەی دەوڵەتی نەتەوەی ڕادەگەێنێت ئەمە زۆر بە ئاشکرا ئیشی بۆ دەکرا بەشێکی ئەوەی کە بە عەرەبی پێڵێن جەسە نەبزی شەقام بوو ینی ترپەی دڵی شەقامی کوردی بزانن ئایا ڕەتفعلی بۆمە چۆن دەبێت و بەشێکی پەیامێ و بە دەرەوە کە بزانین چی دەبێت دەوڵەتی نەتەوەی بە کەرکووکەوە دروست ناکرێت بەم گوتارە سیاسیە ناسیۆنالیستە تۆندڕەوە دروست ناکرێت هەرچەنە سەردەمی دەوڵەتی نەتەوەی بەسەر چووە دەوڵەتی نەتەوەی دەوڵەتێکی شۆڤینی دەرەچێت دەبووە دەوڵەتێکی نیشتیمانیمان هەبووە بەڵام ئەگەر قسە لەسەر دەوڵەتی نەتەوەی بێ لە هەرێمی کوردستانە من ئیمانم بەوەش نییە کە هەرێمی کوردستان ببێ بە دەوڵەتە چونکە ئینتیگریشن نەبووە کە ئینتیگریشن دەبێ با بڵێن تەفازڵ بە عەرەبی نازانم بە کوردی چی دەرەچێت دەقیقاً ئەو ئینتیگریشنە سیاسی و کولتوری و ئابووری و وینە نەبێت جیۆگرافیە نەبێت لە بین هەرێمی کوردستانە دەوڵەت چۆن دەبێت بەڵام گوتمان ئەگەر بە فەرز دابێن دەوڵەتی نەتەوەی لەم هەسێ بەشەیە دروست بوو لەم سێ پارێزگایەدا هەولێر و دۆک و کەرکووک هەولێر و دوهۆک و سلێمانی بە گەرمیانی شەوانێ ئەوسا ئەوەندە حساسیت نە لەلایەن ئێرانەوە دروستە بێت نە لەلایەن تورکیاوە نە لەلایەن وڵاتانی عەرەبی و تەنانەت ئەمریکاش پێی خۆشە فۆرمەلەی کیانێکی وایە ببێت یەکەیەکی سیاسی ببێت لەم ناوچێدا بەڵام بەبێ کەرکووک چونکە کەرکووک حاڵەتێکی حساسە ئەمە لێرەوە ئەمەبی بەسمەوە بە هەرێمەوانێ بە هەرێمبوونی کەرکووکەوە بەڵام ئێمە لە قۆناغی ئێستادا ئەگەر بیر لەوە بکەینەوە هەرێمی کەرکووک دروستکەین هەرێمی کەرکووک بەو مانایە ناکە هەر کەرکووک بەو شێوێستە بە گەڕانەوەی ئەو ناوچانەی وەکو چەمچەماڵ و کەلار و کفری و ئەو دەوروبەرەی دووز و ئەوانەی کە لێی قەتعکراوە ئەوانەی کە لێی پچڕێنراوە من ناڵێم دابڕێنراوە ئەڵێم پچڕێنراوە چونکە دابڕاو وشەی مستەقطع ناگرێتەوانێ
ئەگەر ئەو ناوچانە بگەڕێتەوە بۆ سەر کەرکووک بکرێ بە هەرێمێکی سربەخۆ زۆرینەیەکی کورد بە ڕەهای 75 بۆ 80 بگرێت بۆ سەروتریش ئیتر کورد بۆ دەبێت ترسی ئەوەی هەبێ کەرکووکی لە دەست بچێ کورد دەبێت بۆ ترسی ئەوەی هەبێ هەژمونی عەرەبی یان تورکمانی بەسەرەوە بمێنێت تۆ لێرەیە مافی نەتەوەکانیش دەپارێزیت مافی کەمەنەتەوایەتەکان مافی ئەسنیکەکانی تر مافی مەزهب و گروپە جیاوازەکانی تر ئەو گروپە کۆمەڵایەتانی کە لە کەرکووکدا هەیە ینی بەواتایەکی تر گوتاری نەتەوەیی بخەرە لاوانێ گوتاری نیشتیمانی هینکە بگەشێنەوانێ ئەگەر کەرکووک بوو بە هەرێمێکی سربەخۆ چ زەرری لە کوردەکە لە باتی ئەوەی ئێمە یەک دەوڵەتمانە بێت دوو دەوڵەتمانێت دەوڵەتێکی هەرێمی کوردستان دەوڵەتێکی زیاتر نەتەوەیی دەبێەوەی کە باسی دەکەن لەگەڵ دەوڵەتێکی نیشتیمانی کەرکووکدا کە زۆرینەی کووردە دەبێت چ زەرری لەمە بکەین بۆ ئەمە دوایەوە کاراسانێکی گەورەش دەبێت کاراسانی گەورەش دەبێت و دوایەوە بە هەرێمبوونی کەرکووک بەرکەرارخستنی مادەی 140 نییە بەڵام لە دوجارە لە سیستمێکی حکومڕانی وەکو عێراقا کە سەرۆک وەزیران دەسەڵاتێکی گەورەی هەیە بەسەر سیستمی سیاسی وڵاتە و هەرێمەکانیش خاوەنی ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینەنین بۆ برادان لە کۆمەڵێک مەسائلی چارەنووساز و بە نەتیجە بەستنەوەی هەرێمی کەرکووک بە بەغاوە کاریگەری نابێت لەسەر نێگەتیفی دەبێت لەسەر مەسەلەی کوردستان بوونی کەرکووک و حکومڕانی کورد لەو شارەیە من بە پێی دەستوری ئێستای عێراق قسە دەکەم دەستوری ئێستای عێراق ڕێگەی داوە بە هەر شارێک بۆ خۆی ببێ بە کارێکی سربەخۆ بە یەکەیەکی سربەخۆ بە کانتۆن ببێ بە هەرێم ببێت ئەم هەرێمە کە دروست بوو دەستوری عێراق ڕێگەی لێ ناگرێت بە پێی دەستور ڕێگەی ناگرێت دوایی ئازاد دەبێت ئایا بداتە پاڵ هەر هەرێمێکی تر یاخود بەو شێوەی خۆی بێنێتەوە یاخود لەگەڵ ناوەندا بمێنێت ئەگەر هەرێمی سربەخۆی کەرکووک دروست بوو کە زۆرینەی کورد بوو تۆ گوتارێکی نیشتیمانی جوانت پیشاندا گوتارێکی سیاسی جوانت پیشاندا پێکەوە ژیانێکی جوانە پیشاندا بە دڵنیاییەوە زۆرینەی خەڵکی کەرکووک دەگرێتەوە بەسەر هەرێمی کوردستان و دەوڵەتێکی یەکانگیرتر دروست دەکات. کەواتە تۆ پێت وایە لەم قۆناغەیە ئەوە لە بەرژەوەندی کوردە کە گوتاری نەتەوەیی کورد لە کەرکووک و لە ناوچە دابڕاوەکان یا بە معنایەکی تر بۆ مامەلەکردن لەگەڵ ئەو دۆخەیە ئەوە بێ کە بە هەرێمکردنی کەرکووک بکرێتە واقعەک من پێم وایە بە جددیش پێم وایە کورد سەرنجام تەنها ئەمەی بەدەستەوەیە لای کەم تاکتیکێکی سیاسی گەورە بەدەستەوە بگرێت لە ئێستادا مادی سەوچل دوو درێژە دەشێشێت ئەوە 7 ساڵ ڕۆیشت 8 ساڵ ڕۆیشت پێم وایە ئەوە نەیتریژە گەنە سەری هێشتا کەم گوتووە من پێم وایە کورد بیر لەوە بکاتەوە بەتایبەتی ژێژێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و لایەنە ئیسلامیەکان من پارتی ناڵم پارتی دیموکراتی کوردستان چاکەیەکی زۆر گەورەی لەگەڵ هەموو کووردا دەکرد ئەگەر ڕێگەی بدایە کەرکووک ببایە بە هەرێمێکی سربەخۆ بۆ بەرژەوەندی نەتەوەیی باڵای کورد بەڵایەکی زۆر گەورە لە کۆڵ کورد دەبەوە لە کۆڵ عەرەب دەبەوە لە کۆڵ تورکمانیش دەبوانێ یەک نمونەیەک ئەگەر وابەستەیەکەین بەمە وڵاتی ئوسترالیا لە 1901 کە 6 ویلایەت 6 کانتۆن یەکیان گرت بڕیار بوو وڵاتی ئەندەنوزیا و پاپاونیگینەی ئێستاش لەگەڵانە یەک بگرێت دواتر وڵاتی ئەندەنوزیا نەهاتەوانێ لەگەڵانە یەکی نەگرت تا ئێستاشی لەگەڵابێ وڵاتی ئەندەنوزیا وڵاتێکی سەربەخۆیە ئەگەر لەسەر ئەسنیکی ئینگلیز بکەین ئەوسا ئینگلیزەکان ئەوروپایەکان چوونە ئوسترالیایانداژی کردووە چ زەرێکیان کرد وڵاتی ئینگلیز باڵین زمانی ئینگلیزی لە نیوزیلەندا زمانی باڵایە زمانی یەکەمە لە ئوسترالیا شەروە کولتوری نیوزیلەندی کولتورێکی ئینگلیزی لە ئوسترالیا شەروە ئەگەر کەرکووک سبەی بەم شێوەیە بێ هەر نەگەڕایە وەسە هەرێمی کوردستان من خۆم ئەگەر بە هینی خۆم بێوە ئەوەی کە خەڵکی ناوچەکانی کردبووم حەز ناکەم بگەڕێمەوە بۆ سەر هەرێمێکی کوردستان کە گەورەترین سامانەتەوەی ئەم میلەتە نەوتەکەش بەدەست وەزیری سامانە سروشتەکانەوە چ گەندەڵێکی تایە لە وڵاتێکا بی من پێم وایە کاگومێت زۆر شوێنی دنیا گەڕاوم لە زۆربەی وڵاتانی ئاسیا گەڕاوم زۆربەی وڵاتانی ئەوروپا گەڕاوم بە زمانی ئینگلیزی و عەربی زۆر دەخێنمەوە من پێم وایە هیچ وڵاتێک هیچ قوارەیەکی سیاسی بە ئەندازەی ئەم کوردستانی ئێمە سیاسەکانی خەریکی بازرگانی نین هەرچی سیاسی هەیە هەمووی خەریکی بازرگانیە تۆ چۆن بەم سیاسیانەوە ئەکرێ بڵێ وڵا کەرکووک دەجێڕمەوانێ ئەم سیاسیانە ئەوەندەی لە هەوڵ و لە غەمی بەخێوکردنی با بڵێن کەڵەگەردی سەرمایەی زیاتردان بۆ خۆیان و بۆ نەوەکانی خۆیان خەمی نەتەوەیان نییە خەمی نیشتیمانیە ئەمە درۆیەکی گەورەیە ئێمە بەم سیاسیە فاشلانی کە لە شاخ فاشل بوون لە شارە لە حکومڕانی 20 ساڵی ڕابردوودا فاشل بوون ئێمە بڵێ غەمی کەرکووک دەین بە کۆڵی ئەم سیاسی فاشلانێ من پێم وایە غەڵەیەکی گەورەی کوشندە دەکەین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوانێ کە کەرکووک بە خەیاڵی ئەوە بین کە بێنرێتەوە بەسەر هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ئەو گریمانەیە شوەر بگرین کە سیاسی کورد بە گزارشەکە تۆ سیاسێکی فاشلە لە کەوانەیەکە
گزارشتەکەی تۆیە ئەگەر هەلومەرجی ناوخۆی هەرێمی کوردستان گەندەڵی و دیارنەمانی سەمانی نەوت و هەتا دوایی هەموو ئەمانە لەناو هەرێمی کوردستانە ببینین بەڵام مەسلەی گەڕانەوەی کوردستان گەڕانەوەی کەرکووک و پاراستنی ناسنامەی کوردستانی بوونی ئەو شارە مەسلەیەکی زۆر گرنگە مەترسێ گەورەکە لەوایە کە گۆڕینی کەرکووک بە هەرێم و لێکردنەوەی ناوی کوردستانی بوون و هەرێمێک کە لەژێ هەژمونی سیاسی و کارجێڕی بەغدایە بێ ئەم ناسنامە کوردی ڕۆژ بە ڕۆژ کاڵە بێتەوە ئەو خەونەی تۆی دڵی دوو دەوڵەتی کوردی لە کوردستانی عێراق لەدایک بێ لەدایک نابێ ئەگەر زمان ناسی و سیاست تێکەڵکەین کە زمان و نەتەوە دوانەیەکی بایۆلۆژیەکەین تووشی ئەم هەڵان نابین ئێمە دەڵێن کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام ئەم چەمکی کوردستانی بوون کوردستان هەرێمێکی جیۆگرافیایی گەورەترە کوردستانی باکووریش کوردستانی تورکیا دەگرێتەوانێ سنە و سەقزیش دەگرێتەوانێ قامیشلوش دەگرێتەوانێ من ئەڵێم کەرکووک شارێکی کوردستانی نییە بەڵام بۆەوەی تۆمەتم بۆ دروست نەکرێ بڵێن کابرا بەحسییان بەکرێژراوی میت و تورکیا میتی تورکیایان ئیطلاعاتێرانە من دەڵێم کەرکووک شارێکی کوردستانی عێراقە ناڵێم شارێکی کوردستانیە بەو مەفهومە بەحتە نەتەوەیەی کە مەوجودە کەرکووک چەمکی کوردستانی بوونەکەی وەکوەوەی کە شارێکی کوردستانی عێراقا لە دەست نادات ئەگەر زۆرینەکەی کورد بێت بە دڵنیاییشەوە زۆرینەکەی کورد دەبێت زەرێک کە لێرەدا دەکرێت لە بەهرێم کوردنی کەرکووکە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەم دەڤەرە لەم سلێمانی کە ئەمن و تۆ وای سەقسی دەگەین لە گەرمیاندا زەرە دەکات چونکە نفوزی کەم دەبێتەوانێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بۆ دوورمەودا بڕوانێ ئەگەر جەلات هەڵەبانی ئەو هەموو خەبات و مێژوەی خۆی بێرێتە سەر ئەرزی واقع کەرکووک بکە بە هەرێمی سەربەخۆی کوردستان من پێم وایە گەشترین خاڵێک لە ژیانی جەلات هەڵەبانی ئەوە دەبێت کە بێت جەخت کاتەوانێ جورئەت بکات دیفاع لەو بۆچونەی خۆی کە کاتی خۆی درکانی کە کەرکووک بکرێ بە هەرێمێک کاکامیار ئێمە زۆر باس لە چەمکی نیشتیمانی و نەتەوایەتیەکەین و لە گوتاری ناسیۆنالیستی کوردیا بە شێوەیەکی گشتی ئەم چەمکە کوردایەتی و نیشتیمان پەروەری یا نیشتیمانی و نەتەوەیی بە دوایەکە بەکارێ حەزەکەم تێگەشتین تۆ بۆ ئەوە بزانم تۆ زۆر جەخت لەواقعیتە ئێمە پێویستمان بە گوتارێکی نیشتیمانی هەیە نەک کوردایەتی نەک نەتەوەی جیاوازی ئەم دوو چەمکە لە چیابی زۆر باشە ئەوەندەی من بخێنمەوانێ بە ئینگلیزی و بە عەرەبی جایی بە فارسیش بەڵام بە ئینگلیزی و بە عەرەبی زیاتر لە هیچ ئەدەبیاتێکە بەم شێوەیە ئەم چەمکانە تێکەڵ ناکرێت زمانی باڵا نیشانەی فکری باڵایە کورد فکری باڵامان ئێمە زۆر لاوازە زۆر کورچ و کاڵە زۆر کۆڵەوارە بۆیە ئەوایی هەمیشە دەڵێن چەمکە نەتەوەیی و نیشتیمانیەکان لە گوتارە سیاسەکانمانە لە حەماسە سیاسەکانمانە لە گوتارە ڕۆژنامەوانەکانمانە لە شیعارەکانمانە لە شیعرەکانمانە بەداخەو گوتاری ئەکادیمیشمان ئەگەر هەبێت هەروە دەوترێت نەتەوەیی و نیشتیمانیەکان تەنانەت سیاسەکانیشمان وای بەکاردێنن ئەو سیاسانەی کە بەخۆیان کە جەخت لەسەر چەمکی نیشتیمانی بوون نەکردن من دەڵێم ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە چەمکی نەتەوەیی و نیشتیمانی تێکەڵکەین چونکە چەمکی نەتەوەیی چەمکێکە ناسیۆنالیزمی نەتەوەیی ئابڕی ناسیۆنالیزم بەو مانای مەیلی بۆ نەتەوە هەیە مەیلی بۆ عەرق هەیە ئەثنیک مەیلی بۆ خوێن هەیە بۆ ڕەگەز هەیە بەڵام نیشتیمانی بوون مەیلی بۆ خاک هەیە بۆ وڵات هەیە بۆ جیۆگرافیایەکی مەحدودەیە بۆ کولتورێکی هاوبەشەیە ئێمە کە دەڵێم نیشتیمانی بوون یعنی لە جیۆگرافیایەکی هاوبەشدا ئێمە کە لە کوردستانی عێراقاڵین لە کوردستانی عێراقا بێ نیشتیمانی بین لە هەرێمێکی کەرکووکە ئەگەر دروست بێ ئەڵێ نیشتیمانی بین لێرەوەی ڕەهەندەکان ناکرێت ڕەهەندی نەتەوەیی و نیشتیمانی هەمیشە تێکەڵ بکرێت ئێمە دەکرێت بڵێن داوای نەتەوەییمان هەیە کێشەی نەتەوەییمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقدا بەڵام ناکرێت هەموو شتێک تێکەڵکەین بەڵە زۆر سوپاس ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو بەڕێز کامیار سابیر نووسەر زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەکە سوپاس زۆر سوپاس بۆ بەڕێز ئازیزانم خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە بۆ گفتوگۆکەدەم بوو سەبارەت بە گوتاری ناسیۆنالیزمی کوردی لە ڕابردوو لە ئێستای هەرێمی کوردستان و دۆخی سیاسی عێراقدا بە ئومێدی ئەوەی سەرنجی ئەومان ڕاکێشە بێ تا گفتوگۆیەکی تر کاتێکی خۆش بۆ مۆلایەک دەست خۆش پێم وایە